پێدانان هەڵەکانی مرۆڤ زۆر و گۆڕن دانی پیادانێم گیانم دەگۆڕن جوان بەرلاوای سار لە سارینکە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ئینسانی عینات لە قوردا چاکێ گەر ڕاستی ناڵێ ژیانە دەفەوتێ لێبوردن باختا واری بۆ دەنێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ ئاوێ نەبکە بە هەڵێ ژیانت دانی پیا بنێ بە هەڵەکانت بەرامبەرەکەت بخوێنە ڕاوە خۆپەرستی لە دڵت بسراوە خۆپەرستی لە دڵت بسراوە سڵاو لەو ئەندام پەرلەمانانەی کە وعدەکانی خۆیان جێبەجێ دەکەن کات ئیلۆ کەت مامۆستا لۆ کات کاکە کات گورە تو سڵاوەک دەنێری کەس نییە ئەو سڵاوت جواب داتەوە لۆ جواب نادەنەوە وەڵڵا بە زیادەوەش جواب دەدەنەوە گورە ئەتوو لەو وڵاتی خۆمان کەنجین ئەندام پەرلەمانەکان بەڵێنەکانی خۆیان هینایتە سەری مامۆستا لۆ خۆ نارێ بە ئی خۆمان تێگەیشتی ئەدی باسی چێ دەرێ دەکەی گورە بەحسی پەرلەمانی سویدم دەکرد عەزیزی مامۆستا ڕەحمت لە داک و بابەت ئەرێ وەڵڵا ئەدی مامۆستا ئەوجە باشتە کردۆ بژێرمەوە ئەوە لە سوید ئەندام پەرلەمانێک مامۆستا وعدی بە خەڵکی دابوو ئیشیان لەو بکەم ڕاخەڵ خەڵکەم خەڵک مزاهرەیان کردو ئەدی دەزانم خەڵێوێن دێنی لێ پرسینەوە هەیە ئەدیکو بەس مامۆستا خۆ لە باندێ مزاهرەیان نەکردیە بابا لەبەرەوەی مزاهرەیان کردی لەبێوی شتی جێبەجێ نەکردیەکانی جێبەجێ نەکردیا ئەدی چییە مەوزە غەرەت تێگەشتی دەزانین لەو مزاهرەیان کردبوو لەبەر چ گوتیان کاکە تۆ وعدانەی دایتت بە زیادەوەش جێبەجێت کردی کاکە بەسەوە خۆت ئەوەندەماندی مەکە ئۆی هەوا ئەدیکە حیاتە بە زۆر زام سوید 300 ساڵکە دەگاتەمە والله وەژوێ محەممەد بەرێ مامۆستا بەس کورە وەڵڵای هەندێک ئەندام پەرلەمانی خۆشمان هەیە ئینسانی چاکە دەتوش لۆ ئێستاش وا کاندیدی باش هەیە خۆی کاندید دەکاتن مامۆستا دەیە شتە کردۆگرتیا محەممەد قسەی خێر بکە بەڵام محەممەد لەبەوەی لە بۆ پەرلەمانی عراقیە پێویستە هەمومان دەنگ بدەین و هەر کەسەش ئازادە دەنگ بەچێ دەداتن محەممەد سڵاو لە چی کە دەکەن سڵاو لەو کەسانەی ئاخەچم لێگەڕێ بالەنا ئەو درەم بەزی بمێ مامۆستا دێڵە کاکە سڵاو لەو کەسانەی کە نەفسیان بەرزە و بۆ ماڵی دنیا تەنازول ناکەن سڵاو لەو کەسانەی کە عیب و عاری خەڵکی دادەپۆشن لە پێناوی خوا سڵاو لەو کەسانەی کە لە شوێنەکانیان دەردەکرێن لەبەر ئەوەی گەندەڵی و کۆیلاتی قبوڵ ناکەن سڵاو لەو کەسانەی کە نەفسیان بەرزە و بۆ ماڵی دنیا تەنازول ناکەن دام پێدانان دەست پێ دەکات ئەمە دەرێ خطابی دەدە وەرە بگەڕ بەرێ مامۆستا چیوە دەچی ئەمن پێم گوتی بڕۆ دەرێ مامۆستا بەخوای زانیت حماسە دەتی حماسەت دەمگری دەمی بسمە دەرێ دێمنەوە شتێکی بشێنم زۆر خەڵکەوە حماسی قسەیان کرد و قسەکانیشان هیچ وە نەبوو خڕم دەتام شتێکی بکەم ئەیلۆ هاتیمەدام پێدانان یعنی قسەکانی تو وەیە ئارێوەخوای زۆر کەزێ بە حماسی وا دەکەم وا دەکەم هیچ جوێنیە لۆماری دنیاوە دەکەم درست سافات بەڕاستی ناختە والله نییە دری من وەچی ئەو پەڕی دەستە سپیە ئەرێ بە ئیمانم محەممەد تەوەری یەکەممان لەسەر ڕیاکاریە زۆرە چاردەورممان پڕە ئەرێ وەڵڵا مامۆستا بەس ئەنگۆ تەمەشە ئەو پیاوەیکەن لەگەلەوە ئەکش سڵاو برایەکانی من عەزیزەکانی من هەر ئێستا من لە مزگەفتێمەوە دوعای خێرتان بۆ دەکەم وەڵڵا
ئینشاءڵڵا خوا لێمان قبوڵ دەکات. دوعای لۆمە مەکە، دوعای لۆ خۆت بکە هەی سەر لێ شێواو. دەزانی سزای ئەو کەسانە لەکن خوای گەورە چەند گەورەیە ئەوەی ڕیای دەکات و بە ڕیا دەژی ها؟ مامۆستا ڕیایەکە هەیە کابرایەکە خۆی زۆر بە نیشتیمان پەروەردەزانیتن، زۆر خۆی بە نیشتیمان پەروەردەزانی. تەمەشای ئەو دیمەنێکە دەستی هەموو قەناتەکە ناتینە کاکە پێم نەگوت هەمیان تێبگەینە یاڵە مشکلە نییە لیچی لۆ هەمیان دەنێری لەگە $100 لە ناو زەرپی دەکەی بابرێن عوسمان مۆدێرنە تەسویرکە حیاتم زبری گردەکەمەوە ماشەڵڵا دەبی نیشتیمانمان خۆش بێتن یعنی بەڕاستی هەموو کەسێک دەبێ هەست بە پرسیارەتی نیشتیمان بکاتن هەر بژی نیشتیمان خوایە واتن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەستی خۆش و ڕانجینە ئاوی گاوهەرە بە قوربانی نیشتیمانی بوو ئەمە هەمومان دەبی نیشتیمانمان خۆش بێتن پاک و خاوێن ڕاگرین لەبەرەوەی ئەو نیشتیمانە نیشتیمانی خۆمانە بژی عوسمان هیوادارم هەمووتان وەکی عوسمانی بیرکەنەوە نیشتیمانتان خۆش بێتن خەلەف ئەوە چتە کورە مامۆستا زۆر تووڕەمە زۆر تووڕەمە ئەیلۆ کورە مامۆستا هەر هەمان زەلام ئەوی تازە پێم شاندا وەرە بزانێ ئێستا سدەکە تەمەشاکە بەڕاستی پێ برێم سەیفۆ هیچ هەستەکەم لە وڵاتەی ناجولێتن یعنی معقولە لە شەوقی پیاوتر بووم باشتر بووم قسەم زیاتر دەهینا و دەبرد ئەو چەنیە شەوقی جنانیان کردە مدیر ئێکۆ وڵاتم خۆش بێ کاکە کردمان وڵاتمان خۆشویست یعنی نییە لە هەموو جێکی خۆمان پیشاندا بەڵام چ ئاخری شەوقی ژنانی خواردی کورە قسەکەم ئەو وڵاتە دیتی ئەو وڵاتە ئاو بیباتن نییە سەیفۆ هێز شەم پێدەتن وڵاتی منیە بابا وڵاتی ئێستا نییە بەدری شەوقی ژنانیە بە قورئان ئێستا من هیچ هەستەکەم لە وڵاتی ناجولێتن بەڕاست پێ برێم تەواو ئەو وڵاتە بەدری شەوقی ژنانیە تەواو عملوها قلقي مامۆستا زۆر قەلق بووم نەدیت هەتا مەسلحەتی هەبوو دێگۆ نیشتیمان ئەو هاو قسەی گەورەی دەکرد دیتت مەسلحەتی نەما مۆسە بەکەی زبەی فرێدا ینی هەمووی درۆ بوو ئەوانە نیشتیمانیان لە پێی ناوی مەسلحەت خۆش دەوێت ئارێ بەخوای مامۆستا ئەوانە نە نیشتیمان پەروەرن ئەوانە پول پەروەرن پول بابەتی دووەممان لەسەر ئیسغلالکردنی ئافرەتان ئەو زەلیرە چ زۆرەونا محەممەد حازرم یاڵا ئەکشن دەست پێک خوای ئەو شتە بۆمبەیە جێوە سلام ورحمة الله بخير بي بامبا فايبكو خدمتكم خزمەتی نایە کاکە دەکتەبە ئەوم بیست آخر ڕاوەستا دەزایت ژیانە ئەتوو پێویستە ئاویکانی بخۆیەوە ئەو هەتا ئەو فەرقیە ئێستا ئاوی بیری لۆ نابی ئای کاکە یەک دەبە ئەوم پێویست بوو وی پەمبە ستوڕەیە تێکچوو پەمبە سارە تێکچووە شەر بینێم ئەمنی دەشێنەوە وەڵڵاه ببیە پرتەقاڵیش تازە نایم کاکە جیاندی یارمەتیم بێ دێم ئەمە چتو نیمە ژیانە ئەمن دایمە هیواتمە نییە یارمەتی ئافرەتان دەم لەبەرەوەی سەحەتم بە ئافرەتان خۆش دەبیتن بە پیاوەندرم تون دەبیتن فەرموو پەمبە
کاکەت خوا یارمەتیم بە سیارەکەم تێک چووە وەڵا حەقیش نییە لۆ چاکەمەوە بریندارت کردم بە برادیمانە تەمەچاکە هەموو خەڵم برینە قسە زۆر ڕق بوو لەگەرم پەمبە بەس قەی ناکەم بۆچی جوونیمە لۆ چا دەکەمەوە خوارێ سپاس دەکەم نانا بە چاوە سپاسی نایە بەزێک سوار لێ دەکەم زای پەمبەیە گەلە لێ دێ ئاگەلە جوانی تۆی سیارەکەم تێک چووە چاکی کە بۆم ئەستە وەرە خوارێ کاکەجان لێ دەزانی کورە هەرمە پرسە ئەمن فیتەرچی تەبریچی فیت پەمچی سەختەچی نانا سەختە چێو نەبووە بەس نەمویست وەزن و قافی شعرم تێکچی کاکە درەنگە زووکە وەرە بزانم چی دەکەیت بەسەر چاو پەمبە ئاسانە 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 کرۆرم چی لێکەی محەممەد کو خۆ توش کردە سوین لە ساری بەحات پاسگرژ نەبووە تەزیرە کاکەوە سەوتی سەیارەیە سەوتی سەیارە مقاطعة مكة تداخل ايش مكة وهم يشخوا معنانهم لو يشانا واي معناني زابطة يسنجوانا ولدي بزيش يا ورا نزاني سعري باجا او تكسوا او دزاني تيلاتي ورا بيش او سعري ها تاخم شمشو لي تكسوا تاخم شمشو لجيك عادتي اللي انا بدزناك لو تسولي الا اقر امن بطانم لو تساكمو اسانا بس محمد برو بحر او مشكلة حلك راسا بابا تاني يردم مو بس تنبونيت كاشيش شيش نيو اقال خود بي استبا ياربتي خوای زوکە کاکە درەنگ چی بوو؟ دیتمەوە چاکیکە؟ تەوا دەست خۆش بێ کاکە ببوورە عەزیزم چی بووە بووە ئەوە تاخم شەمشو لێستا و تاخم شەمشو لەش لێرە نییە لۆم چە تار کردی دەست خۆش بێ بابا لخدمة داما محمد نجات لخدمة النساء والمؤنث فقط ناوی ئەنگۆ محەممەد نجاتە؟ بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم کاک محەممەد باشە ماشە ئەم یەک سوالم هەیە لەوەندە مەرەقتان سیارەی زۆرە وەڵڵا وەرە با بچین تەماشاکێ بزانین چا بووە وەڵڵا دیتت کو چام کردەوە وەڵڵا بزانێ ئێستا چ دەکەم کوڕێ کوچا بوو ماشەڵڵا ماشەڵڵا لەو پیتەرێ کادام هۆڕ نیزەکە دەست خۆش بێ کاکە زۆر سپاس دەکەم ببوورە عەزیەتیشتمدا دەست خۆش بێ نانا لە خزمەتت دامە لەیلەن وەنەهارن لەیلەن وەنەهارن سەرچاو ڕا بەخوای بەخۆت پێنەوە نادەی سەرچاو ئەهلەن وسەهلەن سەرچاو ڕقەمەکەم لێ وەرنەکە بە ئیمانم ناڕۆ چی دەوێستە کاکە؟ دەزانێت چییە ئەمن لەبەر ئەوەی نییە شکم لەو سیارەیە لە ڕێ ئاتر ویددیوە لەو چۆلەوانەیە چێ لەو چاکاتەوە ڕقەمەکەی خۆتم دێ بەخەوێن بۆچیدا؟ دەزانیت چییە ئەمن بۆ ڕیچیمە کارەباچیمە لە بخچیمە سەختەچی ناسەختەچی هەو نییە پەشمان نابێ ڕقەمی خۆتم دێ ئەوە ڕقەمەکەمەوە ئیمێلەکەیشمە کارتت هەیە؟ وەڵا بابە باشە ئیشمەیەت خوای زۆر سەرچاو خودافی دەست خۆش پەمبە شەربیم بۆ خۆم دەزانم کوێ عیلاجت دەکەم پەمبە وەڵڵا خەلەف با لە دوکانی دوورکەوە کورە باو پرسەی لێکەمەوە یەکەکەم لەو منتیقە شەڕ خەرتان دێ بۆ پرسیدان نەناسرێمەوە وەڵڵا بە تەلەفۆنی لۆ پەمبەی بکە ئالۆ چۆنی گیان چۆنی ڕۆح جەنابتان کچێ محەممەدم محەممەد بەرو بەحر ئەوی تا سیارەکەم لۆ تا کردیەوە وەڵڵا ئەها باشی کاک محەممەد سپاس وڵای باشە دەست خۆش بێ کچێ ئەمست یارەکەم ئەو هالۆ چا کردیەوە هالۆ چا کردیەوە پێویست بە فیتری نابی بە حەیاتی وەڵڵا
باز دەڕاوەنیە باشە وەڵا عیبی نییە دەستخۆش بێ کچێ ئەمن لە هەموو ئیشەتی دەزانم وەڵڵا ئەری وەڵڵا هەر ئیشەک بێتە بندەستم لە بندەستم خوتار نابیتن ئەدی ئەم پێم دەرێن سەبع و سەنایە وەلبەخت و زایە هەر ئیشەکتم بۆڕی کارەمە هەرچبوو تەلەفۆن کە فەوڕی دەکەمەکرد ئۆکەی کاک محەممەد زۆر سپاس دەکەم نانا سایم نیاز نییە چی بێ کاک محەممەد ئەمە خەگی سایەقیمە قەپاتی کە دەزانین چێ پەمبە ئەم لۆ هەموو کەسەش تەلەفۆن ناکەم ها دوات و ئافرەتێکی بەتەنی لەو ڕێچۆڵی دەچیەوە گەشتێک لێ هات وەڵڵا کاک محەممەد خەیکی سایەقیمە قەپاتی کە قەپات دەکەی لۆ لە دوای واز لێ دێنم بەخۆی خەت واز لێنایم پێی پەمبە تازە لۆت لێ درایمە کاکە 250 کاکە پیزار هاوارکەی وەڵڵا دیسان ئالۆ باسی گیانە سپاس دەکەم کاک محەممەد دیسان توی ڕۆحەکەتم گیانەکەتم کاک محەممەد جوان قسانگە لەگەڵ منە ئەری پەمبە گیان ئێستاش پێ نەگوتم سیارەکەت باش دەڕوە باش دەڕوا هیچ عیبی نییە کاک محەممەد دەست و چاوت خۆش بێ دەرێ خۆمە چینەت چکە چی ناکە کاک محەممەد چکەچکەش ناکە وەڵڵای ناکە دەست خۆش بێ کچێ با یەک معلوماتی باست بدەمێ ئێ بڵێ بنزینی سوپەر یان مەحەسەنی تێکە ئەوان کە تێنەکەی ها کاک محەممەد تۆ لاقت بەسەر من چییە خۆ تووڕەمەکە حیاتم پەمبە کاک محەممەد جۆ لە من بگرە آخر جا بێت تەلەفۆن دۆم نەکەی وەگەنە ئەم جارەکەدە تەلەفۆن بۆ پلیسەکەم نانانە گیانەکەم لۆ تەلەفۆن لۆ پۆلیسی دەکەی وەڵڵا بابم زەلامەچ کۆمەڵایەتیمە دوای کەس خۆشەویستی خۆی بەگرتندا کاک محەممەد زۆر ئایبەوە پیاوانێکی وەکو ئێوە کە چاکی دەکەن و دوای ئەوە ئافرەت استقلال دەکەن زۆر ئایبە کوڕم بەسەری تەلەفۆن لە پۆلیسی نەکە هەرێ هات ڕاوەسە مامۆستا خۆ تاوانبار نیمە وها تاوانباری بە شەرەف و شەرم و حیات بەخۆت نییە ها مامۆستا چم کردیە چاوەکەم یاڵە بڕۆ خوارێ بڕۆ ستۆدیۆی دامپێدانان یاڵە یاڵە هەتا ژووری دامپێدانان ڕانەوەستی یاڵە دەی ئای کورە زۆر تووڕێ مامۆستا چاوەکەم کو تووڕە نابم چم کردیەمە ئەتوو بەشەری ها بە کەرامەتم تۆز قاڵێک عەقڵت هەبوایە ئەو ئەتوارە ناشینانە نەدەکرد کورە بابە مامۆستا چم کردیە کورە خەڵکێ زۆر لە مشتی گەورەتر و غەڵەتری کردیە کەس محاسەبەیان ناکە کورە چیشمان بە خەڵکی هەیە کورە مامۆستا چاوەکەم وازم نێبینە بەخۆم تاقەتم نییە محەمەد ئیستیقلالکردنن ناشترین ئەتواری ئینسانیە ئێستا بەرامبەر ئەو ئاوێنەی تا ئێستا چەند کەست ئیستیقلال کردووە یاڵە دەی باسیکە مامۆستا زۆر یەکەمیان باسکە مامۆستا یەکەم ئیستیقلال ڕۆژێکی کچەک هاتە شەریکەی زۆر کچێکی مؤدەب ڕێک و پێک ئەوەی ئیحترامە لە قەلبی ئەو ئافرەتە هەبوو ئەخلاقە لە ئەو ئافرەتەی هەبوو مامۆستا بەڵام توانم ئیستیقلالی کەم بۆەوەی کە جێیەکی باشم دایە ئیشم دایە ڕاتوەشی باشم دایە ئیستیقلالم کردو وإلى آخره یعنی لە پێناوی ئەوەی کچەکی فەقیر بوو کچەک بۆ هاتبوو لە بۆ ئیشکردنێ پێویستی بە پارە بوو کەسیات تو استقلالت کرد ئەرێ وەڵڵا مامۆستا ئاکی نەفرەتت لێبی مستحقم هیچ دووەم باسکە مامۆستا ئیدووەم گەلک عەزابم دەدا عەزاب مامۆستا ئافرەتێک و عائیلەک بوون ئاوارە بوون هاتبوونەوە شارەی بەڵێ بەخۆی لە هەموو دنیای ڕێزیان لێ دەگیرێتن وای ئێ مامۆستا لەو عائیلەی داگ نەخۆش باب نەخۆش بەڵێ دووسی خوشک و برای گسکەی هەبوو ئافرەتە مامۆستا هات لەکنە من ئیشێکی دیتەوە ڕاست ئیستیقلالم کرد زانیم محتاجی پارەکەیە زانیم نییە ناتانی بەجیبێلی ئیستیقلالم کرد و مامۆستا داوەشەی بەرامبەر ئەو ئاوێنەی چی دەیە بڵە دەی نەفرەتت لێبێ نا ئینسان لە پێناو شەهوەتەکانی خۆت ئەو ئافرەتە جوانت چۆن هەرخەرەتان بە نەفرەت بی بەداخەوە محەممەد ئەو ئینسانانە بەڕاستی ئینسانی نەفز نزمن بەڵێ مامۆستا دەی ئێستا باسی خێزانەکەی خۆت بکە کە تو پیاوەکی دەوڵەمەند بووی ئەوان فەقیر بوون مامۆستا ئەوە لە هەمویان خەتەرترە بەڵێ مامۆستا ئەم کابراش پارەدار بوو
پارەم هەبوو مامۆستا ناوم هەبوو ئەو ئافرەتە لە عائلێکی زۆر محتەرەم بوو زۆر ڕێک و پێک بوو بەڵام وەزعیان خراپ بوو لە ڕووی داراییەوە وەزعیان زۆر خراپ بوو بەڵێ مامۆستا هەپارەمدانی ئەشیام لۆ کڕین ئەوم کرد وەی لێ هات مامۆستا چاویانم خەپاتکردنیە چاوی ئەو عائلەم خەپات کرد بە ئاشکرا خیانەت زەوجیم دەکرد نەشیان تانی قسەی بکەن دوایە مامۆستا ئینسان شعوری هەیە کەرامەتی هەیە دەگەیشتە خاڵەکی ترۆپچی دەتەقیتەوە ڕاست ئافرەتە کە خێزانەکەم تەقیەوە لەسرم گوتی نەفرەت لە ماڵ و ملک و ناوت بڕۆ ڕاست مامۆستا بەزیێشتم داوای تەلاقی لێ کردی و جیابەوە ئەرێ وەڵڵا مامۆستا دەک دەستی خۆش بیش ئەرێ وەڵڵا دەک بە نەفرەت بی مامۆستا زۆر پەشیمانم ئێستا محەممەد ئێستا بەرامبەر هەموو ئەو کەسانەی کە مەرامێکی خراپیان هەیە و لە پێناوی مەرامە شەخسیەکانیان ئافرەت ئیستیغلال دەکەن بەرامبەر ئەو ئاوێنەیە چیت هەیە بڵێ گوێ بگرە پیاوی بچووک کەمێک گەورە بە واز لەو ڕەفتارە ناشیرنانەت بێنە زۆر باشە محەممەد بەڵێ مامۆستا محەممەد دەست خۆش بی ئەوڕۆ ئەتوو وەکو ئەکتەرێک بەشدار بێگە ناتوو ئینسانە نانا مامۆستا تەمسیلم کرد ئافرین محەممەد کاکە ئێستا دەچینە ناو هاوڵاتیان و ڕای هاوڵاتیان لەسەر ئەم دوو دیاردەیە وەردەگرین وە دیاردەی تریژ هەیە ئەوانیش دەتوانن کۆمەڵک دیاردەی ناشرین هەیە قسەی لەسەر بکەن ئێمە باسی ڕیاکاریمان کرد ئێمە باسی ئیستیغلالکردنمان کرد محەممەد ئێستا کە دەچنە لای هاوڵاتیان هاوڵاتیانیش کۆمەڵک دیاردەی ناشرینتر هەیە باسی لێوە دەکەن حازری بڕۆین حازر مامۆستا بەزدەسینە چین دەر پێ ناڵێم بەخوای سوپڕایز وەڵڵا مامۆستا پێسی زیێکی خۆش بی ها ئەمن قەت ئەتوو نابەمە جەی ناخۆش کوردستان پڕجەی خۆشە بەخوای پێسی زیێکی خۆش بی مامۆستا یەڵڵا محەممەد یەڵڵا مامۆستا دان پێدانان ئەی خاکەکەم ئەی نیشتیمانم ئەو لێرە لا نەو پەناگەی ئازیزانن ئەو لێرە چەند خۆش دڵگیرە ئێرە ئەو لێرە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستا لە شوێنێکی گشتینە جەوەشی زۆر زۆر خۆشە بەرنامەیدان پێدانان ئێستا ڕای هاوڵاتیان وەردەگری لەسەر ئیستیغلال و ڕیایی لەگەڵم بن وەڵڵا خەلەت خۆخەجێکیان وا مەزانە کە دوورم لێ گێڕا دێرە ئەوان ڕنگس گۆرانی عەشقت بۆ دەڵێ وا مەزانە کە لێ دوورم ئەمن ئێستا شلونك زين؟ الحمد لله. من وين بالخير؟ من الموصل عين. موصل على راسنا. يعني هواي احب اهل الموصل. الله يحفظك. حبيبي. احنا بنحبك. ماما استاذ زنابت؟ مش لمسلمة بس كردم. عزيزي سايمني. ماما استاذ برسيارك من هي لسه برنامج دام بيدانا لقناه ديمان تي في وريره. لقناه ديمان تي في باسی ئەوەی دەکاتن یعنی شتە ناشرینەکان ناو کۆمەلگای مەسەلەن ئیستیغلال کردن وعامەتەن ئیستیغلال کردن لە ناو خەڵک یان لە بۆ کەسی بەرامبەرت ڕاست ئیستیغلال کردن شتێکی ینی بەڕاستی ناخۆشە و ناحەزاری ینی بەس شتێکی زۆر زۆر ینی ئەوەیە کە سێجەیەکی مەسەلەن بەنسبەتی سعر و تشتی وایە ینی سعری ئەشیای قەزت غێر کە مەسەلەن لە بعض جیان ئیستیغلال دەکەن ئەو شتێ زۆرەکە سعرێکی گران دەدەن زۆر جار هەیە مەسەلەن لە شوێنێکی دەبینی غەریبەک دێتن یعنی شتەکە گە بە 5,000 بیتن بە 15,000 دێتن ئەوە دەستە قالبی ئیستیغلالکردن بالضبط یعنی کە مەسەلەن کە دەم عەرەبەکان ئەگەر دێن مەسەلەن سعری شتەکان نازانن سعری ئەشیای نازانن دەرێنا مەسەلەن شتەکە گوتت بە 5,000 بە 10,000 دەکەیە يعني هو تشتكي ناشرين براستي وسمعتها شي ناشرين لو اقليمي ولو كردستاني طبعا اري والله او شوينا ناشرين دكار والله زور ناشرين دكار عمو يعني اكو مثلا نحكي على الاستغلال يعني فد مثلا اجيب لك فد مثل يعني فد مرة لو فد بني يريد مساعدة من مقابلها يعني الرجال مثلا شنو يسوي؟ يستغلها لين مساعدها يستغلها بعدين. طبعا هذا غلط تبقى على الاخلاقيه وعلى التربيه. يعني مجتمعنا يرفضها طبعا اكيد.
هذا يعني شغله ما صحيه، وتبقى يعني اقول لك هي مساله تربيه، مساله اخلاق ودين يعني بالاساس، فالانسان تحكمه هاي الشغلات، تحكمه هاي. بعد شو اسمه مثلا عامة استغلال يعني تستغل مقابلك يعني عامة الاستغلال بكل اشكاله مرفوض يعني بالدين قبل كل شيء، نحن نمشي على دين، احنا اسلام طبعا، نمشي على شرائع الدين الاسلامي، ترفضها هاي ممنوعه وحراميه زين، واخلاقيا انسانيا ممنوعه، ما مرفوضه يعني ما مقبوله هاي. تبقى عند قلت لك هو شغلته انه نشأة الانسان واخلاقه وتربيته ودينه يرجع على اخلاقه وعلى تربيته، على يعني الاصل، الانسان اصله، فالاصل هو اللي يحكم هاي الشغله. باشا مامۆسا دەمەوێتن لەسەر ڕیای قسەمان لەسەر بکەیت. زۆر کەسەیە بەڕیا دەژیتن یان لە بۆ دنیاە لە بۆ ناو ئەوە دەکات ئەو تشتەکە زۆر یاری ناشرێ بەڕاستی يعني شەیەک مثالك دەمێ کە مثلا بعض الناس هي بس جمعي دەستە مزگەفتێ، بس جمعي يعني خۆی دەشەوە دەستە مزگەفتێ ئەو بەتەمەچ ئەو چی يعني ئەمە دەست بە مزگەفتێ و باقي ڕۆژەکان نوێژ ناکە، بس جمعي دەستە مزگەفت یان ڕەمەزانی بەس ڕەمەزانی بڕۆژی دەبێت يعني ئەو تشتێکی ئەوجا هەیە نییە پێشەوەی نوێژ جەماعەتیش بەرناداتن ئەوەی بالضبط يعني ڕەمەزانی بەڕۆژی دەبی دەبتە مسلیم بەڕاستی باقي ڕۆژەکان ئەتێ ناوڵە دەگەڕێتەوە چی خۆ يعني نانوێژ نە بەڕۆژی نوێیت ئەدی مەسەلەن زۆر کەسێ دەوێتن یارمەتی فەقیرەشی بدە یارمەتی زۆر بەڕاستی يعني زۆر هێشتا خاستن بە لە فەیس و لە شتیواوە دەبینین کە شتێکی بداتە فەقیری دەبی تەسویرکە ڕسمەکی بگری تەسویر نەکە ینی بشە بۆ بشەی ئەو شتە غەڵەتە يعني بەڕاتێک ئەوچی خێر دەکەی دەبی کەس نەزانی يعني خۆت و خوای خۆت الإسلامي دلي لا تعرف يدك اليمنى من اليسرى يعني دبي تو خير كي نبي حتى عالم حمو بزاني لا تو او خير يدك فهو تشي براسي زور ناشرين يعني اني واد شرفت انا زدنا الشرف حبيبي زور سباز مامۆسا خوێنەیە شیرینە بەوێنەکەندە خوێنەیە شیرینە بەوێنەکەندە سەبارەت بە تۆ لێرە بەندە كاميرا لوم شلون احوالتان؟ شلونكم زينين؟ الحمد لله اسم بالخير؟ أسيل عبد الله. أسيل عبد الله. انتي؟ نميس كامل. من وين جايين؟ احنا مقيمين بأربيل. مقيمين، يا اهلا وسهلا، بيتكم مدينتكم. اهلا وسهلا بك. احنا برنامج اعترافات عندنا سؤال يعني يقول على الاستغلال، يعني واحد شلون يستغل واحد على مود مصلحته، على مود يعني عامة استغلال. والله هو الاستغلال يعني شيء ما حلو، كلش ما حلو. ايه عندي فالسؤال بعد بس خلي اجي هنا مكان مو زين. احكي لنا على هاي مثلا الريا مثلا. مثلا هسه اغلب السوشيال ميديا اللي نشوف بيه انه مثلا مشهوره تروح مكان الفقراء شيء، يعني شنو تنفق لهم تصوره، يعني حتى ينحرج الفقير. انا اشوف بعض البرامج التلفزيونيه اللي تطلع برمضان، اكو برامج يعني مثلا يروحون للبيت فقراء يقول نبكي حتى بس يعني يجيب مشاهده. صح. اي يعني يجيبون مشاهدات على حساب الناس. المفروض هاي تكون سر بينه وبين رب العالمين. اي يعني الله يقول سبحانه وتعالى انه شنو اكو على الريا، يعني واحد يعني يسوي هاي الشغلات. مثلا احد انطاك شغله معينه ورا فتره من الزمن من يريد منك مصلحه يقول لك تراني فلان يوم انطيتك، يعني ما منطيك من كل قلبه على مصلحه معينه، حتى بعدين
حكي يقولون فد رجال انت شاكد ماله راح للحفله فيقول بالحفله يقول يلا ارقص على كيفك مو قاتي يلا ارقص على كيفك مره مرتين ثلاث مرة 4 مرة الرجال قاط طاب خلى اهلي القاعوا والله. اي صحيح. يعني بعد يعني لازم تحكي لنا يعني احكي لنا على هاي الشغلات بعد يعني شنو يجي على فكرك؟ والله هي هاي السوالف يعني اللي جت ببالي حاليا. لا خاله انت او مثل يعني صادفت بالجامعه مثلا من الاستاذ يساعد طالب او فد شيء بعدين يقول له يريد منه مبلغ مادي او يقول له انا ساعدتك درجات يريد مقابل سواء من الولد او من البنت. هاي شفناه الظاهر بالجامعات. صح والله انا همين سامع بهاي الشغلات يعني هاي شيء موجوده يعني بكل مكان. لا بالشركات مثلا من هسه مثلا انت لو فت غير واحده مثلا تروح تدور على الشغل يعني يروح على فد شركه يستغلونه يعني مثلا يستغلونه ماديا وكل شيء يعني. لا عاد احكي لنا على الرياء شنو يعني شايف مؤذيك؟ والله هو يعني شغله قلت لك مو زينه. انا بالنسبه لي من اسوي شيء ما اريد يعني لا شهره ولا العالم تمدحني. اسوي فشي يعني رب العالمين هو بيني وبين رب العالمين يعني اساعد الناس مثلا يعني فد موقف انساني. صح مثلا هسه اني هذاك اليوم شفت بالسوشيال ميديا فد واحد مسوي خير هي شيء مخليها على الحوش يقول اليوم سوينا خير خصوصا هسه على الانتخابات يعني انتخابات كلها هرنبير. اشكركم اني هواي تشرفت. خونا همي كتشت ما كردا وكتانا خونا همي كتشت ما كردا وكتانا. مرحبا شو اسمك؟ هلا عيني. اسم بالخير؟ اسمي فتون. فتون من وين؟ من سوريا. ما شاء الله يا هلا باهل سوريا. تسلم. احنا بقناه ديمن تي في برنامج اعترافات. اليوم سؤالنا هو شنو الشغلات المستغله يعني استغلال يجي قدامك يعني مرات واحد يريد يستغل مقابله يعني اريد تحكي لنا على الاستغلال عامه. احكي يعني عادي والله لا تضحك. لا والله الاستغلال يعني ما بعرف يعني مثلا يعني تروحين على فالشغل فالمقابلك يسوي لك شغله بعدين يزعجك مثلا تخابر اني سويت لك هاي الشغله اني مساعدك اني شنو هيك هاي المنيحه ما بتبين والله هون ايه بس في منهم ومنهم مو كلهم سوا كمان يعني في منهم الأكراد كمان نفس الوقت بيساعدوا تمام. وعندك هون نسبة بالعراقيين نسبة ايه نسبة لا. وعندك كمان نفس الوقت الاتراك كمان بيستغلوا. ايه صح. هذا هو بس الأكراد يعني عن جد بيساعدوا كثير. يعني شلون يعجبك الأكراد؟ ايه زين والله زين. ليش انه يعني انه لو نحن من سوريا بس رغم هيك انه بأربيل ان كل السوريين استقبلوهم. بيتكم بين اهلكم وبلدكم. تسلم يا رب. ايه شكرا اشكرك على كل شيء تشرفت. سوني باشي سباس باشي ناي بريزت سكالا سكالا باشا سكالا خان لتلفزيوني ديمن تي في برنامج دام بيدانان او برنامج باز لديار دناشير نكاني كومال قايده كاتن او رو لسردو توري سرشي قصيده كان يك كان استغلال كردن يعني زور كسي برامبرك استغلال دكاتن بهر نوع تشبيتن دماني قسم على سبك كونا تشينا او كساني استغلال او كسيك استغلال دك رو تو شيك اكي
ام روجه يعني كاتو مثلا زمان شك دكر دقوت او لو خاي كرديا بس ايسا كسك دكات يعني بناوي خوي دكات لسر استغلال دك لسر انستغرام لسر فيسبوك او شتانا رخيرك دكات او بلا دكات او خيرم كردي له او كسي خنابت تشتك اكي لو خد دكي نكبا ناوي خد قورك هاي كابرايده فاتن زور نخوشه اشتكاش لو كسكيت كش ناخوش دبيتن اتورو خيرك تكدي نابي بري او كرديا يعني بخوي خصك درتن اگر خيرك تكر بو دستي كرد او دست نزانيتن راسته بس استوي لينات در اگر خيرك تكر خلق هند او نا خوي قوره دكات استكس يعني خايد لو كس ناكت او رجام بيم ديارك كس خير لو كس ناكت او كسي كدكاتش بس لو ناوي خوي قوره بكات امن بيم او ها لو انا كس كبي ديسان يعني لو خايب كاتن بس زور كم ماي براسته باش سكالا خان ادي موضوع استغلال كردن بعام يعني زور كسي استغلالي برامبره كيدكا لايش لهموزيج يعني زور ناخوش استغلال الدو اورو باهر كسك بزاني فمثالك عربي دري من حفر حفرة لغيره وقع فيها بخوي كثنا فالزور ناخوش تو كسي استغلال كي دواء توج كوي دي او كسي طبعا استغلال دكري زور ناخوش اوا اما بيم خوش يعني كهمو كسك لو خوي بزانيتن كاتو اورس كسك استغلال كيس بي وهاله توشتي امن بس اقسم لهم مثلا تشتكب ولا جيان مثلا بيزاري كربيان لوانيا اتو زور شوين تكرد بي ايشت كرد بي دوام تكرد بي يعني هست تكرد بي او شوين استغلال دكن وانيا نا امن تندا ايش دكم امن يعني الحمد لله حتى استكس استغلالي من كرديا بس بلا امن ديتما ككسك استغلال كراه فامن بيمنا خوش بوكو اوانا امنش نامو ناس امن استغلال ونا امنش كس استغلال كسكوت زور هستيكي ناخوش الراسته ان شاء الله زور سباس خيانة شيرينا ببينك هلا خيانة شيرينا ببينك هلا سبارت بتو بنا بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوڕۆ باسمان لە دوو دیاردەی ناشرین کرد دیاردەی یەکەممان ڕیایی هیوادارم هەر شتێکتان کرد بەس خودا ئاگاداربی چونکە لۆ دنیای مەکەن دەبتە فشە بەخوای دیاردەی دووەممان ئیستغلالکردنە کەس ئیستغلال مەکەن مردن هەیە تا بەرنامەیەشی تر خواتان لەگەڵ زۆر عیبە پیاوی وەکو دۆ پیاوەتێک دەکا و لە پاشان ئیستغلالی دەکات حاضر بڕۆ بەخۆت کاک محەممەد گوێ بگرە لە من آخر جارت بە تەلەفۆن لۆ منەکەی باشە وەگەنە چی نەگەرما من تێگەچم دەست خۆش لا خدمة داما محمد نزاد لخدمة النساء والمؤنث فقط محمد نجاب خدمة النساء